يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە بەشی سێم لە وتاری ئیسلام، دینی دنیا و قیامەتە ئەم بابەتە گرنگە لە زنجیرە باسی ئاسانتر بۆ جەنابتان باس دەکەم. ئێمە هەمومان کە موسڵمانین بێگومانین لەسەر ئەوەی کە نوێژی جومعەمان لەسەر فەرزە. نوێژی جومعەیە کە قەزای نییە. کەسێک کە هاتە مزگەوتەوە، گەیشتە ناو مزگەوت و ڕۆژی هەینی بوو، نێتی نوێژی هێناوەتی نێتمە دوورکان نوێژی ئەم جومعەیە دەکەم بە جەماعەت لەسەرم فەرزە بۆ خوای گەورە ئەڵڵاهو ئەکبەر. یەکسەر ئیمامی نوێژی جومعەت شوە تەحیات، لە تەحیاتە فریای کەوت. مادام لە تەحیاتە فریا کەوتووە کە ئیمام سەلامی دایەوە دەبێ ئەم هەستێتەوە 4 ڕکات بکە، نێتی جومعەی هێناوە هی 2 ڕکات، بەڵام چونکە فریا نەکەوت تازە بێت 4 ڕکات بکە. ئەگەر سەلامی دایەوە ئیمام تازە مافیەوەی نییە بڵێن نێتمە 2 ڕکات نوێژی جومعە بە قەزا دەجێڕمەوە، بڵێن نێتمە 4 ڕکات نوێژی نیوەڕۆ دەکەم، تازە جومعەکە فەوتە. ئەوەندەش نوێژێکی گرنگە نوێژی جومعە. دەی ئەم نوێژی جومعەی ئێمە خوای پەروەردگار دەفەرمێ دنیای و قیامەتە تێکەڵاوە. یا ئەیها الذین آمنوا، ئەو کەسانی کە ئیماندارن، إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع. کاتێک کەوا نزیکی بانگ بۆوە بۆ ئەوەی بانگی وەختی جومعە بدا، نوێژی جومعە بدا، دەست بکرێ بە خوتبە، ئێوە پەلە بکەن و کڕین و فرۆشتنەکەتان، دوکان و بازاڕتان واز لێ بێنن، بڕۆن بەرەو زیکری خوا. کەواتە ئەمایەتە پێمان دەڵێ ڕۆژانی جومعە کە ئێمە کردومانە بە پشوو لە ئیسلامدا پشوو نییە. بۆیە زۆر جای ڕخنا بوونە لە وڵاتێک دەجێڵن کاکە ڕۆژانی جومعەش دایرە هەیە، شتێکی زۆری ئەتیادێک ڕۆژانی جومعەش دایرە هەبێ، بەڵام حکومەت مەجالێک بدا وەنونە لە 11:30 تا دەچێتە دەوری 1:30 و دەرفەتێک بدا لەو 3:30 ساعت دەوام زیاد بکرێت. یان لە وڵاتی ئێمەدا زۆر جار جومعانەگە شتێک کردووە بەداخەوە بازاڕ و دوکان زۆربەی داخراوە، کەوەش هەڵەیەکە. خوا دەفەرمێت لە بەیانی ڕۆژی جومعەوە تەرکی هەموو کار و کەسابەت و ئیشێک مەکە. کرێکاری قەیچێکە زۆری ئەتیادێ بچۆ سەر ئیشەکەت، وەستای بڕۆ سەر ئیشەکەت، دوکانداری بڕۆ دوکانەکەت بکەوە. مانیع نییە بڵێ کەسابەتی ڕۆژی جومعە حرامە. ئەگەر 2 کەسمان هەبێ، یەکێکیان بەیانی ڕۆژی جومعە تەرکی هەموو شتێک بکە و تەسبیحێک بەدەستەوە گرێ، هەر خەریکی تەسبیحات بێ، بەڕێزێکیش بچێتە سەر دوکانەکەی لە بەیانی دوای نوێژی بەیانیەوە دوکانی خۆی بکاتەوە، ناوی خوای لێبێنێ، ڕزقێکی پاک و خاوێن و حەڵاڵ و بەویژدان و بەڕێک و پێشی تەسلیمی موسڵمانان کە هەم خەڵک سوودمەند بن، هەم خۆی قازانج بکە. کرێکارێکیش لەو داوە چەند بلۆک و خشتێک لەسەر یەک بنێ و بینایەک دروستکە، کامیان لای خوا خۆشەویستترن. وەختی نوێژی جومعەش هەردووچیان دەچن بۆ نوێژی جومعە، بە بێگومان ئەوەی دووەمیان کە ئیشی کردووە، نەگەوەی بەیانیەوە تەسبیحێکی بەدەستەوە تەرکی هەموو شتێکی کردووە. وەذەروا البەیع لە کەیدا کاتێک کە خەریکە نوێژی جومعە دەبێت تۆ واز دەکڕین و فرۆشتن بێنە، ئەمجا ڕوو بکە خوا و ماڵی خوا و مزگەوت. فاسعوا إلى چی؟ إلى خطبة الجمعة نییە، فاسعوا إلى ذكر الله. ها قورآن چەند وردە؟ وەرن بۆ ذکری خوا. ذکری خوا مەبەست لە وتاری جومعەیە. ئەی بۆ خوا باسی وتاری جومعەی نەکرد، خطبی الجومعەی باز نەکرد. مەبەست ئەوەیە خەڵکینە تەسبیحات و ذکری خوا، هەر ئەوە نییە بڵێ سبحان الله، بڵێ الحەمدولله، بڵێ الله ئەکبەر. ئێمە کوا لە وتاری جومعەی خۆوانە ناڵێن، خۆ دەست ناکەین بە ذیکردکردن، ذیکر بۆ مانایی کە خەڵک دەیزانێ. بەڵکو لە وتاری جومعەدا باسی چی دەکەین؟ باسی ڕۆژی موسڵمانان دەکەین. ئەوە تایمە ساڵانە جومعەیەک بۆ جەنابتان باسی کڕین و فرۆشتن دەکەین، باسی حەڵاڵ و حەرام دەکەین، باسی زەواج دەکەین، باسی کێشەی خێزانی دەکەین، باسی گرفتە ئابوووریەکان دەکەین، باسی گەندەڵەکانی حکومەت دەکەین، باسی کاربەدەستی باش دەکەین و دەستخۆشی لێ دەکەین، سەرزەنشتی کاربەدەستی خراپ دەکەین و بە ئاگای دێنینەوە. ئەلە وتاری جومعە هەرەوە نییە بەڕێزان. دەی خوا دەفەرمێ ئەمە ذیکری خوایە. یعنی کە تۆ باسی دنیایەکی باش و جوان بۆ خەڵک دەکەی، ئەوە ذیکری خوایە. ذیکری خوا هەر تەسبیحت بەدەستەوە نەبێ و ذیکر بکەی، ئەوە بەشە لە ذیکرە گەورەکەیە. بەڵام باسی کاروباری موسڵمانان و ڕێنمایی خەڵکیش بۆ ژیانێکی پوخت و قیامەتێکی ئاوەدان،
ئەوەش هەر دینە، ئەوەش هەر زیکری خوایە. ئەمجا خوا دەفەرمێ فإذا قضيت الصلاة کە جومعە تەواو بوو، خوتبە تەواو بوو، فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله. دیسان دا منیشە بڵێ وەڵی ئەمڕۆ هەر هیچ ناکەم، تازە لە جومعە هاتوومە دەچم لێ خەوم. خوا دەفەرمێ لەسەر زەوی بڵاو ببنەوە، هەر یەکەتان بچنەوە سەر ئیش و کاری خۆتان. لێرەدا خوا بە ئیش و کار و کەسابەت دەفەرمێ وابتغوا من فضل الله. ئەگە خوا ڕەحم کا ڕۆژی جومعە تۆ ئیشێکت هەبێ و کاسبێکی حەڵاڵ هەبێ و فەزلی خوایە. یعنی کار و کەسابەتی حەڵاڵ و سنعەتی جوان و پارە پەیداکردنی پوخت و خاوێن خوا ناوی ناوە فەزلی اللایە. بۆیە دینی ئێمە مزگەوت نییە بە تەنیا و بازاڕی لێجێکرابێتەوە، لە بازار و کڕین و فرۆشتن و ئیش و کارتدا تۆ هەر لە مزگەوتای لە مزگەوتە هەر لە عیبادەتی خوادای. ئالێرەدا دوو وشە هەیە بەداخەوە ئێمە مسلمانان پێچەوانەکەی ڕۆژانی جومعە من دەبینم، لەوەتی وتاربێژم ئەوان بینیوە. ئەویش ئەوەیە ڕۆژانی جومعە لەگەڵ حرمەتم بۆ ڕووی جەنابتاندا زۆربەی خەڵکی کە دێ بۆ جومعە خاو خلیسێک دێ، هیوا هەیە 10 دەقەت خوتبە خوێندوێتەوە ئەمجاو لە ماڵەوە دێ دەست نانی خواردو ئەمجا دێ. من ناڵم نان مەخۆیان ئەوە مەخۆیان تبەتێر و تەسەلی بێ بۆ جومعە باشتریشە، بۆی خەوت نایە پوخت و خاوێنی پێش وەی جومعە بێ ئاگە بەخۆ تاکەی جوست و چالاک و پاک و خاوێن و بۆن خۆش بێ. خوا دەفەرمێ کە هاتی بۆ مزگەوت چی بە وشەیەکی بەکارهێناوە؟ فەسعەو، گورج و گۆڵ وەرە، تند و تۆڵ وەرە، خێرا وەرە، شوێنێکی باش بگرە، زوو ئامادە بە، پێش دەست پێکردنی خوتبە با لە ئەوەڵی خوتبەوە ئاگەر لێبێ. بەڵام ئێگە جومعە تەواو کرد ئەمجا فەمشو، ئەمجا هێواش بڕۆن. ئێمە لەم سەرەوە کە دێین بۆ جومعە خیا و خلیسێک دێین، لەو سەرەوە کە سەلامی دایەوە ئیمامی خوتبە نوێژی جومعەمان خەڵکێ لە پەنجەرەوە خۆفڕەیەدا، هەر جای وایە سەلامی لای ڕاستی داوەتەوە ئیمام، ئەو سەلامی چەپی نەداوەتەوە ڕای کردوتە دەرەوە. ئەوەندە بە پەلە بەسەر یەکە باز دەدەین دەهێواش تۆزێک با ئەو سەفەی دواتر بڕوا یەک تۆز مەجال بدا پەلەمەکە ڕێگەی خەڵک مەگرە لە سەرجادا. دین ئاوایە، دینێکی ئاسانمان هەیە لەو سەرەوە گورج و گۆڵ وەرە، جوست و چالاک وەک قوتابێکی زیرەک بۆی زۆرترین دەرس فێر بی. لەم سەریشەوە ڕێنمایی مسلمانان کە هاوکاریان بە باو پێڵاوەکانی بدۆزێتەوە تۆ تۆزێ درەنگتر بڕۆ دەرەوە، سیارەکەت ئەگە زوو درەنگ ڕاگرتۆ زوو بڕۆ، ئەگە زوو ڕاتگرتۆ با ئەوانی بەردەمت بڕۆن و تۆ بە ئیسلاحەت دوایی بچۆ. ئەمە هەمووی دینە، دینێکی پوخت و خاوێن و ئاسان، ئیسلامێک کە دینی دنیایە کە دینی قیامەتە، هیچی لێک جا نەکراوەتەوە. ئێمە سوورەتێکمان هەیە سوورەتی ئەلفورقان لە ئاەتی 63 بۆ 76 تەماشاکەن. سوورەتی فورقان باسی چ دەکات؟ کۆتاییەکەی ئاەتی 63 تا 76 وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما. جاء حتى كوتاي آية كان سيد القرآن كان بوردي سبحان الله. القرآن كم يوای نازم ولا رمضان شو 5 ختم کردم، من جای ختم یکم پیت و ناکرد، جای لسه یک گوشه دوستم، یک جای القرآن خوانی روزم هبو یک آیت بو، لسر او آیت ام جابر بدوی تفسیر ابگاره، نچو مثلا آیتی دوم، یک روز خریکی یک آیت بو، قرآن لسر یک گوشه دی بواستی، بو آیا، ای بوشتی چکنیا، قرآنی ام دفمه وعباد الرحمن، ناوکانی خوای پروردگار لقرآن اسماء حسنا رزق راون. هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن المنتقم. عتد الروا منتقم من هي جبار من هي أما نهمنا إخوان خواي قول لنا همونا إخوان شي بكار هنا وعباد الرحمن آخر ما قالتنيا بو خواني فرموا وعباد الجبار خو هدرزوا هنا إخوايا وعباد المنتقم خوين فرموا وعباد القهار خو هنا إخوايا لأنه هم أسماء حسنى وصفات علاي لا خوافمي وعباد الرحمن أم شيء شيمان بيد الله زور بديار أو شيء رامام دويتي قيشتم لو بفضل خواي قولي بيمان دفرمي أو بندي راستقيني منو باش لديني خوا حالي بوا كبياوكي مهربان لسرخو آسان كار ليبوردا دلي برل رحمة بزيب خلق هذه تند و تیژ و قسە ڕق و مرچ و مۆن و هات و هاوارکردنیە. خوای گەورە نەیفەرموو وعیباد الجەبار ئەو بەندانی ئەسە مسڵمانی وا هەوازان کابرا ئەگەر نەڕاندی لەسەر دینی خوا دەزڕادەوە شوێنە و هات و هاوار دەکا و خەڵکینەوە هەمووتان جەهەنەمین و قورتان بەسەری. خوای گەورە عیبادی وای پێخۆش نییە. خوا ئەو عیبادانەی پێخۆشە کە بە بەزەین کە بە ڕەحمن دینی خوا بۆ خەڵک ئاسان دەکەن
مژدەی لێ خۆشبوون دەدەنە بە خەڵک ئەگەر کابرا گەورەترین تاوانی کرد بە پێڵەم مەویز مەبە لە ڕەحمەتی خوا ڕەحمی خوا لە گوناهەکەی تۆ گەورەترە دەرفەت لەبەر دەستە بە ئیزنی خوا چاکە بکە بە شوێنیە بەڵام خەڵکانێکمان هەیە حەزیان لێ عیباد المنتەقیب بن دایمە وەکو ئەوەی خوای گەورە بەس عیقابی بەندەکانی بدا بەس ئەوە باسی بۆ خەڵک دەکەن خەڵکینە هەموو خواتتان خاتە جەهەنەمەوە دیان بۆ نکتە دەژێڕنەوەی مامۆستایەکی بەڕێز زۆر تون بوو بە حیسابی خۆی لەسەر دینی خوا یعنی دایمە ئاگری لێ دەباری لە وتاریە لە هەمووی نێکیە وێ دەزانی ئەم دینە خوای گەورە کلیلەکەی داوەتە دەستەوە و چێ بخاتە بەهەشت و چێ بخاتە دۆزەخەوە خەڵک هاتوون بۆ نوێژ و بۆ وتار و ئەوانە وتی خەڵکی نەکوڕە خوا زۆر بەدەسەڵاتە وەڵڵای ئێستا ئەو سەفەی پێشەوە کە هاتون خوایەتوانە هەمووتان کاتە مەیمون و بەراز با بە خەڵک هاتووە لە ماڵی خوادا سەفی یەکەمی گرتۆ ڕووی کردوێتە خوا بۆ خوا دەیان کا بە مەیمون و بەراز ئەی بۆ نەیان کا بە ئەهلی بەهەشت بۆیە وعیباد الرەحمان هەر کەسێک صفەتی نەرم و نیانی و خۆشخوڵقی و خۆشڕوویی و بەبەزەیی و بە حرمەتی تێدا بێ ئەوە خوا هەڵی بژاردووە وایە لە ناو هەموو ناوەکانیدا وعیباد الرەحمان عیبادی کەسی کەی باز نەکرد صفاتیان چییە الذين يمشون نەیفەرموون نوێشکەری چاکن ڕۆژوگری چاکن یەکەم صفاتیان چییە الذين يمشون على الأرض هونا ها ئیسلامی ئێمە دنیا و قیامەتە کاتێ بەسەر زەویدا دەڕۆن ئینسانانێکی سالار و سەنگین و بەڕێزن لوتیان لە ئاسمان نییە و قۆڵیان فژ نییە و تەکەبور بەسەر خەڵکا لێ نادەن جا هەیە بە پێ دەڕوا سەیرێکی هەر لە ڕۆیشتنی ئینسانێکی محتەرەم و بەڕێزە هەیە بە سارە دەڕوا یعنی بە پێ ڕێنمایەکانی پۆلیسی هاتوو چۆ دەڕوا نەخا و خلیسکە و نەتیژڕەوە لە شوێنی نەرمان نەرم دەڕوا لە شوێنێکە کە بۆی دیاری کراوە سەد بڕوا ئەو بیست ناڕوا ئیزدیحام بۆ خەڵک دروستکە هەونا سالار و سەنگین دەڕوا مێرو لەش ناڕۆکی سەڵیش نییە ڕاژ ناکە بە پێی ڕێنماییەکانی هاتوو چۆ دەڕوا هەر لەو سەرجادەیە تۆ دەبینی بزانی عیباد الرەحمان چێیە کابرا ماتۆڕێکی پێیە نەڕوخڕ بەسەرەوە خەڵکەدا بەداخەوە صفاتی عیباد الرەحمانی بەسەرا جێبەجێ نەبوو ئەگەر ڕۆژ و گریش بێ کابرایەک دەبینی تەپ و تۆز بەسەرەوە خەڵکەدا دەکات دەشکێنێتە سەر ئەم و بەملا و بەولادا و تەقەڵێ دەدا لە جادەدا دەتوانی پێ بڵێ حەیف یەکەم صفاتی عیباد الرەحمانت تێدا نەبوو نووسراوە ئەم جادەیە 100 بڕۆ لە 180 دەڕوا کارە ساتێک دەقەومێنە جەرگی خەڵک دەبڕێ یەکەم صفاتی عیباد الرەحمان لە قورئانە تێدا نەبوو با بە ڕۆژوش بێ با ئەهلی مزگەوتیش بێ ئەها ئیوادێتە مزگەوت لە دەرەوەی مزگەوت ئاژاوە دەنێتەوە ئەوە سەیکە صفاتی عیباد الرەحمانی تێدا نەبوو بەداخەوە بۆیە ئیسلامی ئەمە وەکوی ناو مزگەوتە هی ئەو سەر شەقام و جادانەشە وعیباد الرەحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما کابرایەک جاهل کێیە ئەو کەسەیە تند و تیژ و قسە ڕق و ڕووتاڵ و دایمە یعنی فیتنە چییە کابرا بە ناڕاه فەقیرە یەخی پێدەگرێ ئەم دەمی خۆی ناخاتە دەمەوە لە کاکە من کەسایەتی من ڕەفیقی کەسایەتی تۆ نییە من چۆن خۆم وەکو تۆ لێ دەکەم چۆن بوشەی جوێن بە جوێن وڵام دەدەمەوە قالوا سەلامە با بە سەلامی خوا لێ بخوا حافیز هەر وازی لێ دێنێ دەنگ دروست ناکە لە با خەڵکمان لێ کۆ نەبێتەوە با شەقام نەشێوێنین با گەڕەکەکە لێمان کۆ نەبێتەوە با خەڵک پێمان نەزانێ بڕۆ بابە دەچینەوە قیامەتی خۆمان ئەگە من غەدرم لێ کردی حواڵە بەخوابم و ئەگە تۆش لە سەر حەقی خوا حەقت بۆ بکە بەم دوو کەلیمەیە کۆتایی پێدێنێ ئەم جا دەفەرمێ والذین یبیتون لربهم سجدا وقیاما بەشێک لە شەویش بە سوزدەبردن و قیام و وەستان لە حزوری خوادا و بە شەو نوێژ و بە دوعا و پاڕانەوە لە حزوری خوادا بەسەر دەبن سەیری کە بەڕێزان سێشتی بەکار یەک بەکارهێنا شەو نوێژی لە دوای ئەوانەوە بەکارهێنا لە ڕێگادا سالار و سەنگین و هێمن لە کاتێکا خەڵکی قسە ڕق و زمان زبر و دەم پیس قسەیان لەگەڵ دەکەم خۆی نایەنێتە ئاستیەوە بەرزتر لەوە خۆی دەبینێ هەروەها کاتێ شەویش دێ بەشێکی بۆ خوا بێڕیا هەڵدەستێ و شەو نوێژ دەکە زیکر و قورئان دەخوێنێ ئەم سیانەی بە یەکەوە باسکردن کەواتە تۆ وەکو پیاوی شەو نوێژی ئەبێ پیاوی هێمنی سەرجادەش بی ئەبێ ئینسانێکی بەڕێزی ناو کۆمەڵگاش بی لێکدا نەبراون قورئانی ئێمە موی عرزمکردن ئیسلام دینی دنیایە و هەم دینی قیامەتە ناتوانانی لێکیاندا ببڕی قورئانی ئێمە باسی ڕۆژووی بۆ کردوین بە چی وشەیەک ڕۆژوو فەرز بوو چی ئەزانێ ئاەتی ڕۆژوو ئەوڵەکەی چییە كتب عليكم الصيام كبلغتوا كتب عليكم روجو بتشو فرض بو كتب عليكم خلقنا روجوتان لسا فرض بو الحمد لله أم مسلمان لمشرق ومغرب استمان رمضان بيقوا شيخوا ملزم بوين كتب عليكم الصيام روجوتان لسا فرض بو
ئەوە سواز بۆ خوا شەو ڕۆژ لە مزگەوتین و خۆمان برسیوتین و دەکەین لە پێناوی ڕەزامەندی ئەڵڵادا چونکە خوا فەرمووی کوتیبە عەلەیکم الصیام ئەگە کەسێ دەبینی جگەرە دەخوا دڵمان پێی ناڕەحەتە کەسێ دەبینی بەبێ عوزر بە ڕۆژوونیە پەرۆشمانە بەین حەیف وا ڕەمەزان ڕۆیتەوە لەو خێرە بێ بەشبووی بەزەیمان پێدا دێتەوە وەکو کابرا زەرێکی مادی دەکا پەرۆشمانە بەخوا کەسێکیش کە دەبینم بە ڕۆژوونی ئاوە بەزەیم پێدا دێتەوە حەیف لەو هەموو خێر و بەرەکەتی ڕەمەزانە خۆی بێ بەش کرد دەی هەر بەو وشەی کوتیبە عەلەیکم بۆ چەند شتی تر بەکارێتەوە لە قورئانە قال فما كتب عليكم إذا حضر أحدكم الموت إن ترك خيرا الوصية للوالدين والأقربين باسی وەسیەتە خوای گەورە چۆن ڕۆژووی فەرز کرد دەفەرمێ كتب عليكم إذا حضر أحدكم الموت إن ترك خيرا الوصية باسی وەسیەتە چەند کەس هەیە ڕۆژوگری چاکە لە هەموو عمریان ڕۆژوێکی نەخواردووە بەڵام حەیف باوکێکی باش نیە لە کاتی میراتە ئەم خانە دەدا بەو کوڕە و ئەو عەرزە دەدا بەو کوڕە و ئەی کچەکەت کاکەجا بۆ ماڵ بدەم بەزاوە من چۆن میرات دەدەم بە کچ سەیەکی ها لەوێدا ئەی خۆ کاکە تۆ بۆ بەڕۆژووی بۆ دەمی خۆت دەبەستی لە نان و ئاو وەڵا چونکە خوا فەرمووی کوتیبە عەلەیکم الصیام دەی هەر بەو ئاەتەی کوتیبە عەلەیکم خوا دەفەرمێ وریای وەسیەت بە وەسیەتی ناڕەوا مەکە بۆ منداڵەکانت یەکیان مەحروم مەکە و یەکیان هەڵمەکێشە یەکیان ماڵەکەتی پێشکەش مەکە و یەکیان هیچی مەدەیە فەرقی کوڕوکچەکانت مەکە فەرقی ئەولادەکانت مەکە ئای لە وڵاتی ئێمەدا چەند کەسەیە پیاوی ڕۆژوگرە لە هەموو عمریان ڕۆژوێکی نەخواردووە چونکە خوا کوتیبە عەلەیکم الصیام داناوە کەچی ئەم ئاەتەی ئاگالێ نیە ئاخدەی خوا هەر فەرمووی کوتیبە عەلەیکم لە باسی وەسیەتیش ئەی بۆ غەدر لە منداڵەکانت دەکەی ئەی بۆ میرات بۆ کچەکانت دانانەی ئەی باشە کوڕەکەت ئەگەر میراتەکە دەبا بووکەکەت دەیخوا ئەی باشە باز زاواکەشت بیخوا با بۆ خواردنە ئەوە کورتە و ئەویشیان کچتە منەتی تۆی تێدا نییە تا ژیانت هەیە بەڕێزەکەم وریابە ماڵی خۆت مەدە نەکوڕ و نەکەس بڵێ تا خۆم لە ژیاندا بم گەورەی ماڵم هەر وەختێکیش مردم دەستکاری میرات ناکەم خوای گەورە شەریعەتێکی هەیە بە پێی شەریعەتی خوا ماڵەکەم لە دوای خۆتان بەشکەن بچنە خزمەت مامۆستانی دیژنەی فتوات چیم هەبوو بە پێی شەریعەتی خوا دابەشیکەن من خۆم گونەهباری کەس ناکەم تا لە دنیا شابم پیاوی وا هەیە زۆر زەرەدی کردووە هێشتا خۆی لە ژیاندا خانەکەی داوەتە ئەو کوڕەی مڵکەکەی داوەتە ئەو کوڕەی دوکانەکەی داوەتە ئەو کوڕەی پارەی پێشک نابن وەڵی کە پیر بۆ من بینیمە خەڵک بەخێوی دەکا چونکە تازە هیچی نەماوە هیچ شەی بەدەستەوە نەماوە منداڵەکانیشی چونکە دەزان باوکیانی چی نەماوە لە دنیادا مویان خواردووە ئەوە نەحسایی بۆ ناکەن تا خۆت ماوی با خاوەنی شت بی با هەر گەورەی ماڵ بی ئەگەم مردیشی قبرت پڕ مەکە لە ئاگر بۆ کوڕکچەکانت بڵە شەریعەتی خوا چی فەرمووە من تەسلیم بە شەریعەتی خواتان دەکەم شەریعەتێکی دادپەروەر کە حەقی کەس نافەوتێنێ خوای گەورە دەفەرمێ کوتیبە عەلەیکم القیصاس چۆن فەرمی کوتیبە عەلەیکم الصیام باسی وەسەت کوتیبە عەلەیکم لە باسی قیصاسا کوتیبە عەلەیکم القیصاس تۆڵەل لەسەر بوو خوا دەفەرمێ بڕۆ بۆ لای قانونی جینایی میراتت هەبوو بڕۆی قانونی ئەحوالی شەخسی سەیری ئیسلام هەمووی تێدایە كتب عليكم القتال باسي علاقات دولية باسي بيجمع وآسايش كتب عليكم قرآني أما همو أماني وكو آيات الصيام والرجوع كتب عليكم دس بيكر بيما عند علاقات دولية قانوني أحوال شخصي قانوني جنايات أما همو وكو رجوع رمضان كتان وايا أقدر من هيك ليك جانك دعوتوا كتو مسلمان بدوي التزام بهمو يعني وهبه إسلام لجبجة كردنا مجال دعوة بەپێی ڕۆژگار شتەکان جێبەجێ بکرن ناوەکانیان بگۆڕدرێن وأمرهم شورى بينهم سورة شورى آياتي 38 خوا دەفەرمێ لە صفاتی مسلمان ئەوەیە ئەم کاروکردەوەی نێوانیان بە شوڕایە جا ئەم شوڕایە بەڕێزان دەتوانێت مەجلیسی شوڕای ناو بنێی ئەتوانی پەرلەمانی ناو بنێی ئەتوانی ئیتر هەر ناوێک بەپێی سەردەم يعني يجب ناوي برلمان ناوي كي تازه والله لقى مسلمانتي ناقون جنا جرينج أو الشورى وراويش بيننا وخالك جرينج هو ملدوكو هاولاتي دنجك تاكيك دنجك بارزلا وحلم الداري هبه زعمت شناوي كي لدني جرينج نية أو ناواني كبيداد من الجهان دا نامونين لقال دين دا جرينج أو وشكزي بزيب كراويج وشورى وبرسورين يوان ملته حكمته وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل باسي كربدستان دكاب دەفەرمێ حەقوا دادگای عسکەری جیاواز بێت دادگای ئاسایش جیاواز بێت دادگای مەدەنی جیاواز بێ بەڵام ئاگاتان لێ بە گرنگ ئەوەیە دادپەروەری جێبەجێ بێ باسی کاربەدەستانە ئەو کەسێکەوە دەسەڵاتت بەدەستەوەیە حیلە شەرعی مەکە لە جێبەجێکردنی دادپەروەریدا حکم بە عەدالەت شتێکی گەلێ جوانە بابەتێکم خوێندەوە چیرۆکێکی زۆر سەرنجڕاکێش و بەلامەوە ئەڵە کابرایەک دەسەڵاتداری وڵات بوو
کول فی کول بۆ خۆی بوو حەزی لە هەر شتێک وایە قانون وەکو لاسی وا بوو بەدەستەوە دەیهێنا و دەیبەر کابرایەک مریشکێکی هەبوو چوو بە کابرای وتی وەکو ئەم دوکانانی مریشک فرۆشی وتی ئەو مریشکەم بۆ سەر بڕا بۆم چاکە بۆم پارچە پارچەکە بۆم کە قاپێکەوە و دواتر دێمەوە بۆی وتی باشە بەسەر چاو چەند نەمەوێتێ 2 دیرهەم بۆ نمونە 2000 کابرای حاکم بەوێ دەڕێ ئەو مریشکە قەڵەوە چاکراوە جوانەی بینی وتیەوە چییە وتی وەڵاوی کابرایە کە بە 2 درهەم بە 2 دینار 2000 بۆی چا دەکەم و بۆی دێتەوە کوڕەکتی بابەوە بۆ من باشە کوڕەکتی قوربان ئاخی ئەو خاوەنەکەیە کوڕەکتی بابە من دڵم ئەو بۆ من باشە ئەو فەقیری وا بیخوانەی خوا چییە من ئێستا کۆمەڵە میوانی هەر قابل بۆیان ئەو مریشکە نایە بە بخۆن زۆر سەرنج ڕاشێش و قەڵەوە جوان بوو وتی ئاخ گەهاتەوە بڵێم چی کوڕەکتی بڵێ کاکە مریشکەکە فڕی ئێوتیوە سەر بردراوە کوڕەکتی وە خوا ئاسانە وەڵام مریشکی برد و ڕۆی کابرا هاتەوە کە هاتەوە وتی کاکە گیان ئەی مریشکەکەم چاکت کردەوەتی وەڵام واللهی بڵێم چیە ڕەم بێ قسەیە بکەم بڕوانەکەی وتی چییە وتی وەڵام مریشکەکەت فڕی کوڕەکتی بابە مریشک چۆن دەفڕێ من لەبەر چای خۆم سرد بڕی چاکت دەکرد پڕ لێ کردەوە لە ئاوی گەرمت هەڵکێشادم چۆن دەفڕێ وتی وەڵڵی کاکە گیان چی بکەم وەرە باچیم وەلای فڵان کەسی حاکمی ئەم شارە دادپەروەری ئەم شارە باچیم وەلای کار بەدەست وتی وەڵا باشە وەڵا کاکە چون بۆ لای کاتێک کە چون بۆ لای پۆلیس دەی کۆبوونەوە بیبەن بۆ لای دادوەر کابرا ترسا وتی کوڕە وەڵی چی پێ بڵێم بڵێم چی مریشک فڕیەوە بەخۆوە حرام خۆرە ئێستا دیسان حکمێکی خراپم دەدا ڕای کرد لە دەستیاندا ڕای کرد لەولاوە خۆی شاردەوە تەماشای کرد 2 کەس لە ڕێگادا شەڕیانە کابرایەکی یەهودی جوولەکە لەگەڵ کابرایەکی موسڵمانە بە حسابی خۆی فەقیرە وتی با لەم ڕێگادا ئەم خێرە بکەم بەڵکو خوا منیش لە بەڵایەک ڕزگارکە لێکی دەکردنەوە پەنجەی چوو بە کابرای چاوی کابرای جوولەکەدا و چاوی کوێر کرد چاوی هاتە دەرەوە پەنینۆکی زۆر هاتەبوو وەڵا لەوێش پۆلیس بەدووی کەوتەوە ڕای کردە سەر منارەی مزگەوتێک بۆی چوونە سەرەوە لە ترسانە خۆی فڕێدا وەڵا بەسە ملی کابرایەکی کاسباکەوت کابران مرد بە دەماکەوت و ئەم سەلامەت بوو ئاخری ژیرا بردیانە بەردەمی حاکم کە زانیەوە کابرای مریشکە و هێناویانە میش مریشکەکەی خواردووە چاوێکی لێداگر وتی ئاسانە قانون خۆم چۆنم پێخۆش بێ ئەوای دەکەم وتی کاکە دەعوەت چێ لەسەری وتی کاکە مریشکم بردبوو 2000 بۆ نمونە 2000 تەڵعەمدا بۆیە مریشکەکەم بۆ چاکە کەچیە سەڵە مریشک فڕیوە وتی تۆ مسڵمانی وتی بەڵێ وتی نوێژ و ڕۆژوو دەگری وتی بەڵێ جمعە دەکەی بەڵێ وتی بڕوات بەخوا هەیە کە دەتوانێت مردوو زیندوو کاتەوە وتی بەڵێ ئەوتی دواتر تۆ حەق وایە مستحقی بە عیقاب ئەی بڕوا دوانێ مریشکێک زیندوو بێتەوە بفڕێ هەی بێ دین لا کابرا خواخوای و هەروە خۆی لێ بێتەوە وتی بابە هیچم ناوێ نەجاتم بێ هەر کافریشم مەکەن چونکە دواتر دەشم کوژن لەسەر کوفرەکەم بە پەلە وتی قوربان جەنابی حاکم هیچ کێشەیەکم نییە ئیمزای دەکەم و لە دەعواکەم پەشیمانم کابرای جووی بان کرد فە کابرای یەهودی حیلە شەرعی بۆیان نایەوەتی تۆ مسڵمانیان ناوتی نەوەڵا یەهودیم وتی دەی بە پێی کۆمەڵە قانون بێ چونکە تۆ زیمی و هاوڵاتی دیوی دە دەوڵەتی ئیسلامیدا ئەبێ ئەم پیاوە نیوە خوێنت هەیە لەسەر مسلمان بێنە چاوەکەی کەشت بێنە پەنجەی پێدا کە هەردوو چاوت کوێرکان جا بۆ تێ چاوی کوێرکەیەوە وتی وانە کوتی کاکە حکم جێبەجێ دەکەم با بنە با چاوەکەی کتریشی کوێرکە ئەمجا تۆش چاوێکی ئەو کوێرکەوە لە دەزانە دوو چاو بە چاوێکە دوو چاوی یەهودی بە چاوی مسلمانە حیلە شەرعی بۆ دۆزیەوە وتی با بنامەوە قیر و سیاحل لە چاوێکم و ئیمزا دەکەم و نەجاتم بێ کابرای سێمیان هێناوتی باوکی کوشتوم لەو منارەیە خۆی فڕێدایە خوارە بەسە ملی باوکی من کەوت وتی ئاسانە تۆش بچۆ خوارەوە ئەو کابرایە دەنێرمەوە سەرەوە بچێتە سەر منارەکە تۆ بچۆ سەر منارەکە ئەم پیاوەش دەخوارەوە بێ لە شوێنی باوکی تۆ لەسەرەوە خۆت فڕێ دەخوارەوە خۆت بخە سەر شان و ملی ئەو کاتە تۆش بیکوژەوە لە شتۆڵی باوکتەقی قوربان جا ئەی ئەگە بەری نەکەوتم خۆم بۆ خۆم دەمرم وتی جا ئەی بچۆن ئەو باڵڕێکی هاتە خوارەوە وتی ئێگە جوڵا وتی باوکی تۆش خۆخوا نەیگرت و دە تۆزە خۆی لادایە با بەرملی نەکەوتایە بەخوا بەبچی دەسەرەوە بە 1000 واستە ڕزگاری بوو لە دەستی زۆر جا بەداخەوە لە وڵاتی ئێمە لە وڵاتی دنیادا کابرای فەقیر و داما و فەقیرە تەنەزولی پێ دەنووسن بابە هیچم نایەوە نەجاتم بێ قانون وەکو لاستیک دەکێشن داماوێک غەڵەتێک دەکا ڕزگاری نابێ دەسەڵاتدارێکیش 1000 غەڵەت دەکا ئەدوێت فەقیرەکە بچێ بە قوربان لێ خۆش دەم و نەجاتم بێ و داوای هیچ ناکەم ئەو چیرۆکەم هەر ڕێک واقعاتە بەرچاو وەیە خوا فەرمووی وەئیذا حەکەمتم بەینە الناس ئەن تەحکوموا بالعەدل جاوە گرنگ نییە ناوی دەنێی چی ناوی دەنێی وەزارەتی داد ناوی دەنێی مەجلیسی قەزا قازی بە محکەمە کار دەکا لە شوێنەکە کار دەکا گرنگەوەی ئەم ئاەتە جێبەجێ بێ بۆیە ئیسلامی ئێمە دینی دنیایە دینی قیامەتە و لە یەک جا نابێتەوە هەر کەسێک دنیایەکی جوانی هەبێ بەویستی خوا قیامەتێکی ئاوەدانی دەبێ یا ڕەبی خوا دنیامان بەختەوەرکەی یا ربي خوا قيامتشمان پر خير وبركة بختوريكي آمين آمين والحمد لله رب العالمين
يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر